سپێدە باش ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ڕۆژتان باش هیوادارین کە هەمیشە شاد و سەرکەوتوو لەش ساغ و تەندروست بن لە هەر کوێیەکن دڵەکانتان پڕ لە ئارامی و پڕ لە خۆشی بێت کاتژمێر حوتی سەر لە بەیانیە من و هاژێ هاوکارم وەکو هەموو ڕۆژەکانی دیکە کۆمەڵی بڕگە و بابەتی زۆر جوان و سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردن لەگەڵ کۆمەڵی هەواڵی جیهانی و ناوخۆیی و هیوادارین کە ئەم کاتژمێرە لەگەڵ ئێمەیە بن و کاتێکی پڕ لە سوود بەڕێ بکەن. ڕۆژ باش هاژە. سۆڤان ڕۆژ باش. ئەوەنە بە خۆشی بە پڕوزەوە ئەڵێ ڕۆژتان باش بە هیوای ڕۆژەکەتان باش بێگومان هەر باشە بێت بۆ هەموو بینەر و بیسەرەکان و ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادی و پڕوزە و تەندروستی باشیش لەگەڵیا بەڕێ بکەن بە تایبەت ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بۆی کە دوور بن لە نەخۆشی کۆرۆنا و پارێزراو بن لە هەموو نەخۆشی و ناخۆشی خۆشتان و دەوروبەرەکەتان و دواتر کوردستانیش بۆ هیوای ئینشاءالله زوو ئەم دۆخە ناخۆشە تێپەڕێنێ. تەوەری سەرەکی پرۆگرامەکەمان ئەمڕۆ باسکردنە لە ئەو فتوایی کە لەلایەن لژنەی فتوای ئەوقافەوە دەرکراوە کە تایبەتە بەوانی کە بەڕاستی بڵین ناخۆشە وشێکی ناخۆشە کە کاتە ئەوترێ بندیوار بەڵام بمانوێ نەمانوێ هەیە و زۆر کەسیش ئیتر بەوە ڕازی بووە کە چەند موچەیەکی زیاتر هەبێ و وای کردووە کەوە ببێتەوەی خراپی باری دارایی چەندین کەسی دیکەش. بەڵێ جگە لەوەش ئەم یاسای چاکسازیە زۆر یاسایەکی عەدالەتە ینی هاوسەنگیەک ڕائەگرێت ئەوانە پاکڵێ بەوەی کە ئەو هاوڵاتیانەی کە هیچ موشەیەکیان نییە زۆر ناحەقیە کە کەسانێکیان لە ماڵەوەن و موچەی بندیواریانەوە ئێمەش هەمومان مسلمانین و زۆر گوێ بە حەڵاڵنیشتم باسیەوە کەم سۆڤان کە کۆمەلگەی ئێمە زۆر زۆر گرنگی بە هەموو ئەو بابەتانە کە بە تایبەت ئاینی ئیسلامەتوانە بۆی ڕاستکاتەوە بۆیە لژنەی فتووا ئەو فتوای دەرکردووە کە بە هەموو شێوەی حرامە ئەوانەی کە موچێکی زیادە خۆت بندیواریانەوە بەبێەوەی کار بکەن و موچەوەرەگرن ئمە گفتوگوی زیاترەکەین لە ناوەڕۆکی پرۆگرامەکەیە. بەڵام سەرەتا سۆڤان بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێکات کە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانیش فەرمێن. وەزارەتی دارایی وردەکاری تایبەت بە خزمەت و پلەی وەزیفی و خانەنشینی لە چوارچێوەی جێبەجێکردنی یاسای چاکسازی ڕوون کردەوە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی دارایی ئاڕاستەی هەموو وەزارەتەکان کرد و تیایدا وردەکاری جێبەجێکردنی یاسای چاکسازی لە بواری خزمەت و پلەی وەزیفی ڕوون کردەوە. با گوێرەی ڕێنمایەکان دەبێت هەموو وەزارەتەکان پێداچوونەوە بە پلە و ناونیشانی وەزیفی هەموو فەرمانبەران بکەن. وەزارەتی دارایی جەخت دەکاتەوە هەر پلەیەک لە دەرەوەی یاسا بە موچەخۆر درابێت هەڵدەوەشێتەوە. و 32 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون و 14 کەسی دیکەش گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ماوەی 24 کاتژمێردا 232 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 14 کەسی دیکەش گیانیان لەدەستداوە. هاوکات 92 تووشبووی دیکەش چاک بوونەتەوە. بەپێی ئامارەکان ژمارەی تووشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 5914 کەس. بەندکراوانی کەتائب الحزب الله ئازادکراون و ئەمینداری گشتی ئەو گروپەش ڕایگەاند چەک ڕادستی حکوومەت ناکەن. ئەمینداری گشتی کەتائب حزب الله لە عێراق ڕایگەاند چەکی حزب الله چەکی خۆڕاگریە بە هیچ شێوەیەک ڕادستی حکوومەت ناکرێت و چەکەکانیان تەنیا بە ئیمامی مەهدی دەدەن. شەوی پێنجشەممە لە سەرهەینی ڕابردوو هێزەکانی دژە تیرۆری عێراق هەڵیان کوتایە سەر بنکەی کەتائب حزب الله و 14 ئەندامیان دەستگیر کرد و دەستیان بەسەر چەند چەکی قورسدا کرد. کەتائب حزب الله بەشێکە لە حەشدی شعبی و وەک دامەزراوەیەکی سەربازی سەر بە حکوومەتی عێراق هەژمار دەکرێت و لە لیستی تیرۆری ئەمریکادایە. سەرۆکی فەڕەنسا ڕایگەاند چەکدارە جیهادیەکان لە سووریا و ڕەوانەی لیبیا دەکات. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا جارێکی دیکە هێرشی توندی کردە سەر تورکیا و بە دەستێوەردان و تێکدانی زیاتری دۆخی لیبیای تۆمەتبار کرد. ماکرۆن دوای کۆبوونەوەی لەگەڵ ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا لە بەرلین ڕایگەاند ئەوەی تورکیا دەیکات بەرپرسیارەتێکی مێژووی و تاوانکاریە بۆ کەسێک بانگەشەی ئەوە بکات کە ئەندامی ناتۆیە. ئاماژەی بەوەش کرد تورکیای ئەندامی ناتۆ چەکدارە جیهادیەکان لە سووریا و ڕەوانەی لیبیا دەکات.
ئینتەرپۆل داوای ئێران بۆ دەستگیرکردنی دۆناڵد ترامپ ڕەت دەکاتەوە. پۆلیسی نێودەوڵەتی ئینتەرپۆل داوایەکی ئێرانی بۆ دەستگیرکردنی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و 35 کەسی دیکە ڕەت کردەوە کە لەلایەن ئێران بە کوشتنی قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی فەیلقی قودسی سوپای پاسداران تۆمەتبار کردبوو. ئینتەرپۆل لە ئاماژە بەوەش دەکات گرنگی بە داواکەی ئێران نادەن و داواکاریەکەش گرژیەکان زیاتر دەکات. کورتەمان بە هاوڵەکان کۆتایی پێهات کورتی هاوڵەکانمانەوە دەچینە ناو ئەو پرۆگرامەوە. لە سەرپەرشتیاری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە سلێمانی هۆشداری لەبارەی مەترسیەکانی تەشەنەکردنی کۆرۆنا دەدات. دکتۆر هێرش حەیدەر سەرپەرشتیاری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی بە کوردستان 24 ڕاگەیان ڕۆژ دوای ڕۆژ ژمارەی توشبوانی کۆرۆنا لە سلێمانی زیاد دەبن. ئاماژەی بۆش کرد ژمارەی توشبوان لەو شارە لەو ژمارانەی کە بڵاوەکرێتەوە زۆر زیاترە. سەرپەرشتیاری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە سلێمانی ئەڵێت خەڵک وەک پێویست پابەندی ڕێنمایەکان نابن. ئەم ڕێژەیە تەنها ئەوانەیە فاسی مختبەریە واتە تەنها فاسی PCR ئەمە ئەو داخلی ئەو نەخۆشیان داخل نەکراون کە بە وێنەی بە سیتیسکان تەشخیصەکریاوی کە بە نیشانە ڕاستەخۆ تەشخیصەکرێ واتە ئەم کەمی ئەم دوو ڕۆژەش ئەمە ئەوە ناگەێنێت کە ئێمە لە کەمبوونەوەی نەخۆشەکەیان بەڵکو ئەوەیە کە بە بۆنەی پاکردنی مختبەر و بە بۆنەی ئەوەی چەند ڕێکارێکی تایبەتمان گرتبوو لە مختبەرە بە بۆنەوەی ژمارەکان کەمە ئەینا ژمارەکان ئەتوانین بڵین بەپێی ئەمڕۆ بێ ئەتوانین بڵین زیاتر لە 6 هێندە و 7 هێندەی ئەو ڕێژەیەکی ئەلانەکرێت. ئێمە هێشتر مامانە بگەین بەلووتکە بەڵێ ڕێژەکە ڕۆژ بە ڕۆژ بەرزترێ بێتەوە چونکە بەڕاستی لە هەندێک شوێ نابین پابندبوون بەو شێوەیە نییە کە تەندروستی داوای ئەکات لە زۆر قەرباڵقی ئەکرێت لە زۆر شوێنە پۆک و پرسەدا ئەندرێ وکو کۆمەڵای خەڵکۆ ئەبێتەوە بەڕاستی ئەمە خاڵێکی مەترسیدارە چونکە لە ئێستا ئێمە لە قۆناغی زۆر هەستیار و مەترسیدارین ڕۆژ بە ڕۆژ نیشانەکان قورسترە بن ڕۆژ بە ڕۆژ ینی لە ئێمە جاران دەنەخۆش ئێستا 100 نەخۆش و 200 نەخۆشی ئەلانەکرێت لە سلەیمانیا ئەمە بۆ ڕێژەیە بڕوات ئێمە بەرەبەرە زیاد ڕێژەکە زیاکە تا ئەگەین بەلووتکە چونکە ماومانە بەڵام بەدڵنیای ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێت و دەرکەوتنی نیشانەی قورسیش ڕۆژ بە ڕۆژە نەخۆشەکانە زیاتر بێت. بەڵێ هەروەک هەموو ڕۆژێک ئێمە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە ئەگەدارتانەکەینەوە لە ڕەوشی شار و شاشکەکانی هەرێمی کوردستان و تەنانەت لە شارەکان چەند ژمارەی توشبوان زیادی کردەوە و ڕەوشی شارەکە چۆنە خەڵک چۆن بەدەم ڕێنمایەکانەوە ئەڕۆن چۆن خۆیان پارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا. ئێستاش دەچینە ئاکرێ بۆ لای ئاری حوسێن و ئاری حوسێن لەوێ زانێرەکانمان دەداتەیە ڕۆژ باش ئاری هیوای تەندروستێکی باشت بۆ ئەخوازم و هیوادارم کە وەک ڕۆژنامە نووسێک پارێزراو بیت لە ڤایرۆسی کۆرۆنا هەروەکو ئەو ڕۆژنامە نووسانەی کە هەندێکیان توش بوون هیوای پارێزراوی بۆ تۆ بۆ هەموو ڕۆژنامە نووسان ئەخوازم پێم بڵێکە لە ئاکرێ ڕەوش چۆنە و باسی ئاکرێمان بۆ بکە ڕۆژەوی ئاکرێ ئەمڕۆ چیە هەیە. بله سپیداهیا باش بدم بیویایی که خود ما و همه کسی که ویروس نافاتی بپارێزیتن ئەڤروکە ناوە ڤێڕوژ باشێ دا ئەم دناوە چایخانەیەکێ ناوە سانتەرێ قەزا ئاکرێ دیگەلوەینە دیارە کو ئاکرێ ئێک ژوان باژارên دیروکێر ناوە پارێزگا دووکێدا کود ناوە خەدا ناوە سانتەرێ خەدا خۆدان هەنجە عادەت و تەقالید و کەلتورên جدا جدایە ئیدی باژارێکێ دیروکیە لە ئاکرێ حەجمارێک زێدە و چایخانەیە هەین ئەف چایخانên هەنێ سپێدا وەکە خارنگەهان لێتێن خەڵکی ئاکرێ gelekî giringiyê ev xwarina têştê detin nava çayxanan do ku gelek curên xwarinê pêşkêşî wana têne kirin digel nanê gerim et nava çayxane de ku ekît renge xwarina têştê ibtamtir bîtin ilvêre ji bo ku em bizanîn xelkê akrê zêtir daxwaza çi curên xwarinê diket spêdehiya her disan jî çi pêşkêşî wana tê kirin ez dixwazim ku destpêkê xwediyê vê çayxaneyê xwe werbigirim hecê eger mandu nebî tu me hesabekê bike îdî çend salin tu karê çaçiyetiyê dikeyî diyare ku tu temenî jî berî te jî babê te ev kar kiriye elhengî were têşt hebûyî nel akrê û heta vêgavê û çi tiştekî pêşkêşî wan kesat dikin ku tên têştê dixwin belê خیر مسر شو و بس پیدا کنم قاستولولی مکری خودی و چای خانم ماشین 28 و بکری و 52 ساله نوتی درخشان چای خانم بس وقتی کرونا نوتی درخشان چند وقتی گینه خود نوتی درخشان ام ساعت 3 بدین حتی 8 شوید دک خورنایی حتی مغربیش خورنایی چون مغربی عالم خود وگیس بدون نفسی خورن خورنو مش خرد تشت اصلی قایماق و هنگوینه و گیزون و ماستون و هم تشتکی خمالی قر
عالمش خلق قسطمات کرد معنی اوکری مزور نفری بور که تقریبا هم سه چوره که تو دینا ورکا تو بخوید بینیم برتر واسه خب نه واسه نه بله حاجی ادنا في وضعي كو پیدا بويدا چند گرینگی پاقجی دن جبو تشتی بیت یا نیورو جبت و تبحث کرد گفت حتی نیورو ایواریش دن هر تشتی سپیدات خون یعنی خلق بوچی حس کرد و خورنا بخود سوکن صحیح چوانه خودی تشتكي خموليا وبوكجيش لولي ما نياتا معني بركي خو صحيح هدي الدنيا ما بوكجي قول مخر هدي الدنيا معني بوكشترين جيل اوكري اف عالم اخر سرو اما نو كان خود دقيقش بيز بيني تو بخويد بيني قالك بوكجو وقال عالم شو اللي ما هي حاليا بس ما يخو قردي برشلونغو دوشلونغو خلاص بيت دست خوش بن است خوازم تجبو بخوی اگه بحثاوی کی بکی از بینم هین هاتی نه تشتی بخون و که گنج بوچین هاتی نه ویره تشتی بخون بوچی و نخواست المال بخون و خارنا تشتیل چایخانه و یا مال چه جدایی هیا خورنا تشتیل چایخانه بتایبت چایخانه حاجی کریم تایبت بندی خواه جبر که زور یعنی زور بر جور خورنی توی کردوارینه و نانه که گرمه اگر مال بیتن یعنی تشتی هم نخوی بس اگر چایخانه بیتن جدای خواه و طاموه و تشتی کردواری برنده مرد اینا تشخانه خورنی توی سواز بوتاجی بله وقت کو اف چای چی دو دیار کن هر سانج اف گنجلی را بکوتن تشتی بخون اگر دیمانش دو دیار بیت ایدیل ویرا پنیر هاتی دنان هنگوین خمالی قیماغ ماست طحینه حتی کو باهی و گیز اف تشتن هنی اف شاد ندانن ما بخوش که اگرم بحث بکن ایدی اف هنگوین و گیز خارم بریا کو تشتی بخونه و پیشکشی همیان کسات تکرین اگه کوتین برد چای خانه آری اگر ویستم پرسیار لحاجی کریم که اونی بینیم سرنج ما همو قوریکانی نزم لأکر چی پیلن او قوری که چاکیتی که همو قوری شوشه بو زوریش جوان بو چه جوازی که چالنان لقوری شوشه لقل قوری که دیگه یعنی ستیل به خود مز به یعنی بو پی که حاجی کریم ازمونه کی زوری هی لچاخانه که بله حاجی هفکار ما پرسیاره کیت کنم خوزن کامش پرسیاره خواست کنم او دیاره کویت حیباتی بون چوپاستن تبع قوری کن و او دیویژن اف چوپاستا یان کو قوریک اگر شیشه بیت و آسم بیت یجی چجدا های بود چکرنا چای چطامتی تا گورین چینکو اگه چینکو بینوی چینکو یکمی چوباستا بو چوه نه چینکو چینکو دو چه گاید صافی نشیشه معنی لا قديم انا صولت افتيو دو تبين اف چوباستا نه بس نو كيت قطع بس ما يتم ما تشتحتيو دي بو چان صولت دي نخواه ممکنی حالی چینکو بیشتر بود چینکو چوهای کمی پوکشترین چا چینکوی دو پشتی این صافی نه شیشه سواز بوده بله وقتی کو حاجی کریمت بیشتنه دیگه او چاچه که دیرینت نوا آکره چای خانه‌ای گلک و کفناره او بیشت اف چا پاستا یعنی اگر شوشه جنبی چینکو چاوید بیشترش همیا خوشتره ایدی کو نو همی تماشاوان جبزان ایدی چا پاستا گران کو قوری چینکو هبیتن تمام یا خوش بید با اگه گشتی ایدی مدد بیشین کلا آکره گلکی گرینگی بخار ناتشه دادن اون کجش بر خب هراستنش ویروس کرونا ایدی خلک جیکات جدا کردن یعنی ویگوی گل خلک در دنیا مایا لیجیکت نجدا کردن جبوی که کل پاراستی بین همیل دفیک نری نخاره بله آری زور سپاس دکین که لگال مامبوی استاک لگال اما کتایی پینا او کلیره گرمه لبردستی تو هبو لگال او خوارن خوشانی بیانی آرزوی منو هاجش جولان بونانی بیانی دوای تو امش نانێکی خۆشی بەیانی خۆن و ئێستاش هیوای ئەوە خوازین کە تۆ تەندروست و لەش ساغ بیت و نانێکی بەیانی خۆش لە دوای کارەکەت ئەنجام بدەیت کارەکەت ئەنجامدا نانێکی خۆشیش بخۆیت و زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی. سپاس ئاری دەست خۆش. باڵێ. بابەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین بزانین لە هەموو شوێنەوەک و هەولێر گەرمە.
بەڵێ هەروەک لە سەرەتای پرۆگرامەوە هاوکارم هاژە ئاماژەی بەوە کرد کە تەوەری ئەمڕۆی پرۆگراممان سەبارەت بەوە ئەبێت کە دووموچەی یاخود موچەی بندیوار کە لەلایەن لژنەی فتواوە چەند فتوایکی لەبارەوە دراوە بۆیە ئێمەش سەبارەت بەوە میوانداری مەلا محەممەد عینەیمان کردووە کە ئەندامی لژنەی فتوای کوردستانە بۆی کە زیاتر پرسیاری لێ بکەین و بزانین کە ئایا بەڕێزیان ڕۆژ باش مامۆستا هیوادارین کە تەندروست و لەش ساغ و سەلامەت بین. گیان باش خوشی بەڕێژم سەلامەت بیاخوا. بژی زۆر سپاس دەکەین مامۆستا ئاماژەتان بەوە کردووە کە دووموچەیی فتوایەکتان داوە کە حرامە ئەکرێت زیاتر ڕوونکردنەوە بۆ بدەن کە بۆچی ئەو دووموچەیە حرامە یان وەرگرتنی موچەی بندیوار حرامە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسولنا وحبيبنا محمد وآله أجمعين. بێگومان دیارە ئەو بڕیارە کەوا دراوە عادەتەن لە لیژنەی باڵای فتووا بەردەوام هەندێک پرسیار وشتیوها ئاراستەی دەکرێت لەلایەن کۆمەلگاوە. هەندێک جارەوە دەبی هاوڵاتیەکان دێنە ناو لیژنەی فتووا پرسیار دەکەن دەڵێن مامۆستایان ئایا ئەو بابەتە لە لایەنی شەریعەتەوە لە ڕوانگەی شەرعەوە ئایا ئەو کارە ڕێگا پێدراوە یاخۆت نا. زاتەبعان دوای ئەوەی کە پرسیارەکە ئاراستەی لیژنەی باڵای فتووا کراوە لیژنەی باڵای فتواش عادەتەن دادەنیشی و چەند جار باس و لێکۆڕینەوەی لەسەر دەکا ئەو کاتە طبعاً بڕیاری لەسەر دەدا. دیارە ئەو بابەتەش کە بابەتی دوو موچەیە یاخود موچەی بندیوارە چەندەها جار لەلایەنی هاوڵاتیانەوە طبعاً ئەو پرسیارە لە ئێمە کراوە ئایا لە ڕوانگەی شەریعەتەوە ڕەوایە کە کەسێک دوو موچە وەربگریت و یاخود موچەیەکیش وەربگری بەڵام هەڵنەسی بە ئەو ئەرکێک کە لە سەرشانێتی هەر بەو معنایە وەربگری و هەوایی. طبعاً دیارە لیژنەی باڵای فتواش لە دوای لێکۆڵینەوە بڕیاریدا کە بەڵێ هەر موچەیەک هەر شتێک کەوا وەربگری بەبێ ئەوەی کەوا ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ نەکات ئەوە طبعاً ڕێگە پێدراونیە و حرامە. بەڵێ بەڵێ باشە مامۆستا زۆر کەس هەیە کە دوو موچەی هەیە لە دوو وەزارەتی جیاواز بۆ نمونە خۆی ئیشێکەکات موچەکەی هەیە لە وەزارەتێ بەڵام موچەیەکی دیکەی هەیە لە وەزارەتێکی ترە ئیتر ئەگەر بە پێگەیەکی تر یا بە هەر شێوازێکی تر یا بێتیان پێی لەم کاتە ئەمەش حرامە یاخود ئەگەر دەستبەرداری یەکێکیان نەبێت سزاکەی چییە بێت؟ دیارە ئەو نەفرەی کەوا دوو موچەی هەنە ئەگەر بە مەرجێک موچەکەی بەو معنایە ئەرکەکەی جیاوازبی بەو معنایە یەکەشیان شەوانەبی یەکەچی ڕۆژانە یەک پێشنی وەڕۆبی یەک پاشنی وەڕۆبی بەڵام لە هەمان کاتیشدا ئەرکەکەی خۆی بە تەواوی جێبەجێ بکات هەردوو ئەرکەکانی بتوانی جێبەجێ بکات و بەو معنایە وەکو یاسا کە بۆی دانراوە ئەوە طبعاً لە فتوایەکەدا ڕوونکراوەتەوە لەوەدا کەوا ئەو کەسە ناگریتەوە بەڵام کەسێک دەگریتەوە کە دوو موچەی هەبیت و وە لە هەمان کاتیشدا ناتوانی هەردوو ئەرکەکان جێبەجێ بکات یا هەر ئەرکەچشی هەیە بەڵام ناتوانی هەر بەخۆی تەعین بوو ئابزانە بەواستە وەشتیوە ئەوە طبعاً بەو شێوەیە حرامە ئەگەر نەفرێک هەڵبستی لە دوو شوێنی جیاواز دوو دەوامی ڕاستەقینەی خۆی بکات ئەوە وەکو دەفەرمی ئەلئەجر عەلا قەدەری المەشەقە ئەو نەفەرە بەخۆی ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ کردووە خۆی ماندوو کردووە خۆی ناڕەحەت کردووە دوو دەوامی کردوونەوە ئەوە معناویە بۆوی ڕێگە پێدراوە حرام نییە. بەڵێ مامۆستا هەندێک کەس هەیە لەبەر ئەم یاسای چاکسازیە کە یەکێک لە هەنگاوەکانی ئەوەیە کە موچەکان هاوسەنگ بکرێتەوە
دەڵێ من کێشەکە لەوەیە خۆ لە هەرێمی کوردستان وەری ناگرم هەردوو موچەکە موچێکم لێرێ موچێکم لە بەغدایە یان موچێکم لە ئەوروپایە خۆزەرم لە هەڵ نیشتیمانی خۆم نەیاوە لە شوێنێکی تر وەریگرم ئەی ئەوە چۆن ئەبێ مامەڵی لەگەڵا بکە بۆی هەر حرامە؟ بەڵێ وەکو وتمان ئەو شتەیە لە ڕاستیدا مادەم ئەو توانی فیعلەن هەردوو ئەرکەکان جێبەجێ بکات ئەوەی کە لە سەرشانیەتی بە گوێرەی یاساکەوە لە دوو شوێنی جیاواز ئیش کاری خۆی دەکات و وەکارەکانی جێبەجێ دەکا ئەوە حرام نییە نەخێر مادەم کە بتوانی دوو ئەرچی جیاواز لە دوو شوێنی جیاواز وەکو باسمان کرد نا مامۆستا لەش لێرە بڵین لە هەرێمی کوردستان دەوام ئەکات بەڵام موچەکەی بەغدای دەوام ناکات لەوێ موچە وەرئەگرێت لە یەکێک لە شوێنەکان دەوام ناکات بەس بەڵام چییە لە حکوومەتی هەرێم و لە بەغداش موچە وەرەگرێت لە دوو حکوومەتی جیاواز ئەوە طبعا ئەوە هیچ گومانی تێدانی حرامە چونکە ئەو ماڵە کە پێی دەگوترێ بەیت الماڵ یا پێی دەگوترێ داهاتی گەر و شەعب ئەوە بەڕاستی دەبی بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک ئەو داهاتە دابەش بکرێت کەوا بوو ئەگەر هاتوو کەسێک بەو معنایە نەیدەتوانی دوو دەوامەکان ئەرکەکەی جێبەجێ بکە لە کوردستان دەیکرد بەڵام لە ئەرکەکەشی لە بەغدایە بوو طبعاً ئێستا داهاتی هەرێمی کوردستانیش و بەغداش هەمووی یەکسەر و چاوەیە کەوا بوو لە دوو شوێن وەربگریت و ئەرکەکەشی جێبەجێ نەکرد هیچ گومانی تێدانی حرامە یاخود مەسەرن بەنمونە وەکو بەحث کراوە دەڵێن بەدەیان کەس هەیە لە ئەوروپایە لە ئەوروپای دەژیت و بەخۆی احتیمالی هەیە زیاتر لە چەندەها ساڵە هەر کوردستانی نەبینیوە کە کوردستانیشی نەبینیوە ینی حازری ئەوەی نەبووە کە هەڵبستی تاڵی سوێری ئەو کوردستانە بچێژیت و خزمەتێک لەو کوردستانی بکە بەڵام لە هەمان کاتیژە معاشەکەی و موچەکەی بۆ دەچیتەوە ئەوروپای هیچ گومانی تێدانی ئەوە حرامە ناڕەوایە و لە ڕاستیدا داهاتی ئەو هەژار و نەدارەی کە لە نێو کوردستانیدا لەگەڵ ئەو هەموو تەنگ و چەڵەمەیدا ژیان بەسەر دەبن. بەڵێ مامۆستا محەممەد ئێوە ئەزانن کە ماوەیەکی زۆرە چەند ساڵێکە هاوڵاتیان زۆرێک لەوانەی کە بندیوار بوون یاخود دوو موچەییان هەبوو بەردەوام ئەو موچەیان وەرەگرت بەڵام ئێوە وەکو لیژنەی فتووە بۆ لە ئێستا یاخود بۆ ئەم کاتە ئەم بڕیارەتاننا بۆ ماوەی چەند ساڵە بڕیارتان یاخود فتوایەکی واتان دەرنەکرد و ئەگەر ئەو فتوایەتان نەیاوە ئەو کەسانی کە ئەو دوو موچیان وەرگرتووە لە ماوەی ڕابردووە هەموو ئەو موچانەی حرامە چۆن بتوانێت تعویزیەوە بکاتەوە چۆن بتوانێت ینی ئەو حرامیە لەسەر خۆی نەهێڵێ ئایا ئێوە چ حلێکتان هەیە بۆ ئەوە یاخود لەوێەوە حرامەکە ئێوە فتواکەتان دەرکردووە وەڵاهی دەزانیت چێ خوشی بەڕێزم دیارە پێشی ئێستاش پێشی ئەو بڕیارش چەندەها جار وابزانم لە بڕیارێکی دیکە کەوا ژمارەی بڕیارەکە حەفدەیە لە لیژنەی فتوا لەوێش هەمان شێوە بەو شێوەیە یعنی بڕیار دراوە لە لیژنەی فتوا کەوا دوو موچەیی یا کەسێک کە موچەی خۆی هەڵنەستی حرامە ئەوە هیچ گومانی تێدانی و چەندەها جاریش باس کراوە بەڵام وەکو جەنابەت دەڵێ ئایا تاخوا لە بەرچی پێشی ئێستا باس نەکراوە بەو شێوە لەبەرەوەی وەکو باسمان کرد لەو مەسافەیەدا لەو کاتەیدا کە زۆر باس و خواست هاتە سەر ئەو مەسلەی گەندەڵی و چاکسازی و ئەوانە تەبان ئەو بۆیە هاتوو زۆر پرسیاری گەلێک زۆر ئاراستەی لیژنەی فتوا کرا کە ئایا ئەو کەسانە کە دوو موچە وەردەگرن ئەوە حەڵالە بوو بەنسبەت ئەو شتەی کە جەنابیشی دەڵێ ئایا ئەوەی کە وەری گرتووە لە پێشی ئێستادا ئەوە بەخۆی خۆی دەزانی ئەگەر بزانی لە ڕاستیدا خۆی وابزانم لە خۆی بپرسی دەزانی ئەو شتەی کە وەری گرتووە ئەگەر لە بەرامبەری ئەرکێکی بی ئەرکێکی وازی کرد جێبەجێ کردبی ئەو حەڵالە ئەگەر نا هیچ گومانی تێدانی حرامە دوای ئەوەش یعنی سبحان الله وەکو باسمان کرد وەکو باز دەکەن بەدەیان کەس هەیە تەعین بووە دامەزراوە موچەی وەردەگری بە جۆرەها پلەی جیاواز و وەکو باز دەکەن احتیمالی هەیە ئەو شخصەیە کەوا ئەو موچەی وەردەگری بەرامبەری بەو پلەی کە پێی دراوە جەنابتان زیاتر دەزانی بەڵام ئێمە کە پێمان گەیشتووە کەوا بە پلەی مدیر یا بە پلەی نەقیب یا بە پلەی ئامیر لیوا لە هەمان کاتیشدا یەک ڕۆژ ئەو ئەرکەی کەوا ئەو پلەی بەو شێوە وەری نەگرتووە ئەوە هیچ گومانی تێدانی حرامە بەڵام چییە ئەوەندە هەیە
خوای ڕەب العالەمین ئەگەر بێت و ئەو شخصەیە هەتا ئێستا ئەو کارەی کردوی گومانی هەبووبی لەبەر ئەوەی وا حەساب بکە بڵێ وەڵاهی ئەمن بە شێوەیەک لە شێوەکان بە یاسا ئەو شتەم وەرگرتووە جابزانە بەواستەیە هەر شتێکە ئەگەر لەمە دووە ڕوو لە خوای ڕەب العالەمینیش بکات و لە هەمان کاتیشدا فرمێشتی پەشیمانی بڕێژی بڵێ خودایی پەروەردیگار بەڕاستی ئەمن هەتا ئێستا ئەو ماڵم وەرم گرتو ئەوە داهاتی هەتیم و هەژاران بووە، داهاتی بیوەژنان بووە، داهاتی کەم ئەندامان بووە، داهاتی موچەخۆرانی ڕاستەقینە بووە. لەمە دووە ئەمن بەڵێن دەدەم کە وەرناگرم. ئەوە طبعاً بابی عفو لەلایەنی خوای ڕەب العالەمین دەرگەی ڕەحمە واسعە، بەڵکەم خوای ڕەب العالەمین عفوی دەکات. بەڵێ مامۆستا جەنابەت باست لە کەسی بێوەژن و بە کەسانی کەمەندام کرد. هەندێک کەس هەیە بۆ نمونە هەن کە ئێمە ئەیان بینین ڕۆژانە کە کەسەکەی شەهید نەبووە و لە شوێنێک کەمەندام نەبووە کە پەیوەندی بە حکوومەتەوە هەبێت، بەڵام بە پلەی شەهید موچە وەرئەگرێت خێزانەکەی و بە پلەی کەمەندامی سەنگەر موچەی هەیە. ئایا ئەمە بێوەژنە بۆ ئەو حرامە کە ئەو موچەیە لە حکوومەت وەرەگرێت بە شەرتێ مێردەکەی شەهید نەبووە یان مێردی هەر کەسێکی تری شەهید نەبووە، بەڵام بەو پلەیە موچەیان پێداوە؟ بەڕێ هیچ گومانی تێدانی مادام چکە بخۆی لە فتوایەکە هاتووە یعنی وەرگرتنی موچە بە نایاسایی بەو معنایە کە ئەنەما یاسا نەبووە، بەڵام ئەو شخصەیە کە موچەکەی وەرگرتووە بزانە واستەیەشی هەبووە یا خزمێکی هەبووە لەلایەنی حیزبەوە یا لەلایەنی شخصەوە، ئەوە بۆی دیاری کراوە. مادام مێردەکەی شەهید نەبووبی یوە مێردەکەی ئەو پلەی نەبووبی کە موچەکەی وەرگرتووە تا ئێستا وەڵا حرامە، هیچ گومانی تێدانی. بەڵام مامۆستا دواتر ئەوە بێوەژنە و بەسەرەن هەتیوی هەیە، دواتر ئەو کەسە بێت یعنی دەرامەدی تری نییە، هەر ئەوەی هەیە، ئەوە چۆن؟ آخر زاد دەبوو طبعا ئەوە واجبە لەسەر حکوومەت کەوا هەرچی چەند ئەندام هەیە لە کۆمەڵگادا بە بیوەژن و بە هەتیم و بە کەم ئەندام و بە هەمووان بیژێنی، واجبە بیژێنی، بەڵام بە یاسا نەک بە غەش و خیانەت، بەو معنایە کە ئەنەما شخصێک نهائیەن وەکو جەنابەت بەحسی دەکەی مێردەکەی شەهید نەبوو، بەڵام هەستاوە ناویان لێ ناوە شەهید نا، حکوومەت دەتوانی لە ڕێگایەکی دیکە بە ڕێگایەکی دیکەەوە موچەی بۆ بڕیتەوە، نەک بەو شێوە چونکە بخۆی عليكم بالصدق پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم دەفەرمووی ڕاست بن، حکوومەت دەتوانی لەوەیدا کەوا بیوەژنە هەتیمن ئەوە موچیان بۆ ببڕیتەوە بە ڕێگایەکی تی. بەڵێ مامۆستا ئێوە تا چەند ڕۆڵتان هەبووە لە پرۆژەی چاکسازیە و بە تایبەت داواتان کردووە چ شتێکی دیکە یاخود فتوای لەسەر بن کە حرام بکرێ یاخود حەڵال بکرێ، یعنی جگە لە موچەی بندیوار چ شتێکی دیکە هەبووە لە ناو پرۆژە چاکسازیەکە یاخود بەدەر لەوەش کە بۆتە جێی سەرنجی ئێوە و داواتان کردووە یاخود فتواتان هەیە لەسەری کە حرام بکرێ یاخود بە پێچەوانەوە حەڵال بکرێت؟ والله خۆشی بەڕێزم لە ڕاستیدا ئەگەر ئێمە ڕاستیەکان نەشارینەوە و بە ویژدانەوە قسەی بکەین، وا بزانم هیچ چینێک لە کۆمەڵگای ئێمەدا لە چینەکان لە چینی مامۆستایانی پەروەردە، چینی مامۆستایانی زانکۆ، چینی موهەندیسان، چینی دکتۆران، چینی مافپەروەران و دادوەران و حاکمان، هیچ چینێک وەکو چینی مامۆستایان و مەلایان و وتاربێژان لەو چەرخەدا لەو وەختەدا لەو حاڵەتەدا کە ئێستا ئەو شات و دەرەوەکو مامۆستایانی ئاینی نەهاتۆتە مەیدان و دیفاعی نەکردووە لە موچە و قوتی هەژار و نەداران وەکو ئەوان کە بەردەوام شەرت نییە تەبعاً هەر لە لژنەی فتووە، تەبعاً ئەوانی وتاربێژەکان مامۆستایانی بەڕێز بەدەیان وتاریان هەیە لایە زاریش کە مەوجودە کە بانگاواز دەکەن بۆ حکوومەت و بۆ بەرپرسان و لێپرسراوان و حکومداران کە داوایان لێ کردوونە بابە ئەو داهاتەی کەوا داهاتی هەموو میلەتە پێویستە بە شێوەیەکی دادگەرانە و عادیلانەدا بەش بکرێت، نەک بەو شێوەیە کە مەسەلەن وەکو شاعیر دەڵێ لەلایە پارەدا بەش دەکرێت بە کۆڵان لەلایە ناڵەی هەژارانە لە کۆڵان، یعنی نەک بەو شێوەی ئەوەی کە جێ ئەسەفە لەو ساڵانی ڕابردوودا زۆر جار ئەو شتە کراوە مع الئەسەف بەداخەوە کە زۆر کەس یعنی بەبێ حیساب داهاتی ئەو میلەتە
کە حیسەی وەکو باسمان کرد حیسەی بیوەژنە حیسەی هەتیمە حیسەی کە مافی هەمووانە کەچی کۆمەڵە خەڵکێک بە شێوەیەک لە شێوەکان دەستی بەسەردا گرتووە بخۆی ڕای کێشاوە ئەوە لێڕێدا بەڕاستی چەندەها جار وەکو باسمان کرد لە یەکێتی زانایان و حتا سەرۆکی یەکێتی زانایان لە چەندەها چاوپێکەوتن داکۆچی لەوەی کردووە کە بابە ماڵ خواردن بەبێ یاسا ئەوە حرامە هەروەها سەرۆکی ئیلیژنەی فتواش لە چەندەها چاوپێکەتن بەو شێوەیە ئەوەی ڕوون کردوتەوە کە بەڵێ کەسێک ئەگەر داهاتەی بکەویتە دەست و ئەو داهاتە مادام بە یاسایی نەهاتوتە دەستی هیچ گومانی تێدانی حرامە و مافی هەموو کەسێکە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ مامۆستا مەلا محەممەد ئێنەی ئەندامی لیژنەی فتوای هەرێمی کوردستان. بەڵێ لە کۆتاییشدا خوشی بەڕێزم پێم خۆش ئەوەی بڵێم داوا دەکەین لە لێپرسراوان لە مەسئولان لە حکومداران لە هەموو حیزبەکان ئەو هەنگاوی کە ناویانە کە پێی دەگوترێ هەنگاوی چاکسازی داوایان لێ دەکەین کە بەڕاستی بێنە مەیدانێ و بیکە نەشتەی کردار نەکرد دەڵێ كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون هر قسبيتو هر كوبونو قسبيتو هيز نبي أويك يعني دوايا ليدا كاين كبراسي لهمو لا كان لهمو حزب كان همو حكم داراني كردستان دوايا ليدا كاين كهاتونة ميداني و تارادي كوتونة لايني إيقل لايني تيني إتوساو مافخراو دوايا ليدا كاين بردوان بن لو تاكسازي أويك ولا همان كاتجدا داوا دەکەین لەو کەسانەی کەوا ئەو داهاتیان کەوتۆتە بەردەست کە تا ئێستا خواردویانە ڕوو لە خوای ڕەب العالەمین بکەن و فەتەقوا الله لە خوای تەعالا بترسێن و بەڕاستی لەمە دوانەیانەوێ ئەو داهاتە. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا محەممەد ئەینەی کە لەگەڵمان بوویت و سپاس بۆ وەڵامەکانت. بە هیواین پەیامەکەتان بگات و سپاس بۆ بەڕێستان. ئەمە سوپاسی بەڕێستان دەکەین خوا تەعالا پاداشی هەموو لایەکتان بداتەوە یا ڕەبی. مامۆستایەکی ئاینی لە قەزای چۆمان ماوەی نزیکەی 20 ساڵە خۆبەخشانە کاری چاندن و متوربەکردنی دارەتوو دەکات و بە درێژایی بازاڕی چۆمان لە بەردەم فرۆشگاکان لە هەردوو ڕووی بازارەکەەوە دارتووی ڕواندووە جا سروشتی کوردستانیش زۆر لەبارە بۆی کە داری توی تیابنێژی جا تووری سووری خۆمان و ئەم تووە سپیەکە هەرچەند سەر شەقام پیسەکە بەس زۆر تامی خۆشە و دیمەنێکی جوانی شەبەخشەوە ئێستا دارەکان هاتوونەتە بەرهەم خەڵکی قەزاکە و تەنانەت ڕێبوارانیش کاتێک سەردانی بازار دەکەن لە بەری تووەکان دەخۆن. وەرزی پێگەیشتنی تووە لێکردنەوە و خواردنی تو دیمەنێکە بە درێژایی سنتری بازاڕی چۆمان دەبیندرێت. ئەمە بەرهەمی دەستی مرۆڤێکە کە خۆبەخشانە نزیکەی 20 ساڵە جۆرەکانی دارتوو دەڕوێنێت یان متربیان دەکات. ڕیشە بەفرینەکەی هیلاکی دەستی ڕۆژگار و هەڵکشانی تەمەنی دەردەخات، بەڵام چست و چالاکە و خزمەتەکانی ئەو گشتین ڕەنگە سەدەیەک یا زیاتریش سوودی بۆ کۆمەلگاکەی هەبێت. ڕەحیم عەبدوڵڵا مامۆستای ئاینیە و ئێستا بەڕواندنی دارتوو خزمەت بە ژینگە دەکات. لە 15 ببڕێ کارتان داتەوە لە ئێشی 6 کارتەکان جوانە بن و ئەمە کارتەیلی ئەدەین و ئەبیتێ ئەڵێن باغەوان پیر نابی. هەر وەختی هاتم بەناو بازاری دەچا و مەدارەکان کەتەوە دڵم خۆش دەبی. پێشی بەری نەدابوو وەڵام مامۆستاداری سنار باشترە ئەم گۆ بابەری بدا جاهنجەزانی ئەلامەتێ بەریدایە عالەمەکە بەیانیان و هێواران پێدادێ دەستەگەینی تێ بەخۆت جەنابەت بێ کوو بووە. شارەوانی چۆمان بۆ سەوزکردنی ناوچەکە و ڕاکێشانی سەرنجی گەشتیاران ساڵانە چەندین نەمامیداری جیاواز دەچێنێت. کاری ئەو مامۆستا ئاینیەش بە هەوڵێکی مرۆیی و ژینگە پارێزی دەزانێت و داواکارە دانیشتوانی دەڤەرەکە چاو لەو مرۆڤە بکەن. دەستخۆشی لەو هاوڵاتیەکەمەوە هیوادارم هەموو هاوڵاتیانی قەزای چۆمان و دەوروبەری هاوکارمان بن چکە بەتەنیا بە شارەوانی ناکرێ هەمومان هاوکار بن چاو لە هاوڵاتی بەڕێزە بکەن
بۆ ئەوەی بتوانین ئێمەش ژینگەی چۆمان و دەوروبەر تا ئاستێکی بەرز زیاد بکەین تاکو بتوانین هەموو هاوڵاتیان لەو ژینگە پاک و تەندروستە بژین. هەر کەسێک بە نێو بازاڕی قەزای چۆماندا گوزەر بکات بەرهەمی دەستی مامۆستا ڕەحیم لە سەوزکردنی ئێرە دەبینێت. هەر کەسێکیش داوای لێ بکات خۆبەخشانە داری توی بۆ متربە دەکات. تا ئێستاش بێ ئەندازە دارتوی ڕواندووە بەڵام ژمارەکەی نەزاندراوە چونکە خۆی بەڵێنی داوە ژمارەکە بەنهێنی لە لای خۆی بهێڵێتەوە. تەیفور محەممەد کوردستان 24 چۆمان. بەڵێ ئەمە هەرچەند کارێکی زۆر مرۆڤ دۆستانەیە بەڵام لەگەڵی ئەوەی شار لە ڕووی ئاینیەکەیەوە چونکە مامۆستای ئاینی زۆر باش لەوە ئەزانێت کە هەر کەسێک بەرهەمێک لە دارێک تۆ بیچێنی بیخواتی تر ئاژەڵ بێت تیر بێت مرۆڤ بێ هەر شتێکی تر بێت ئەوە خێرەکەی ئەوەندە جار بۆ ئەو ئەگەڕێتەوە بۆیە دارەتووی ناشتوواویش. بەڵێ هەمیشە سۆڤان مامۆستایانی ئاینیش ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە لە ناو کۆمەلگاوە بە مرۆڤێکی خۆشەویست بینراون لە ناو کۆمەلگا بە تایبەت کە لەگەڵ یا ژینگە پارێز بێ یاخود هەر میهنەیەکی تری هەبێ ئەوە خەڵک ئەوەنەی تر چاولەیەکە بە تایبەت کە ئەشبینین من سەردانی چۆمان و باڵەکایەتیم کردو هەر خۆی سروشتێکی جوانی هەیە زۆر لە بارە لەگەڵەوەی کە ناوچەیەکی ئەوەندە فراوان نییە بەڵام بینیمان هەر لە ڕێگەی کارەکانی کاک تەیفورۆ بێت کە ئەیبینین هاوکارمان تەیفور محەممەد زۆربەی سوچ و هەموو ئەو لایەنە شاراوانەی چۆمان و باڵەکایەتیمان پیشانەیە کە چەندین بابەتی جوانی تایە. ئەزانی کاک تەیفور شتێکی هەیە دەڤەری باڵەکاتی و چۆمان چەندە بچووکە لە ڕووی پێوەرەوە بەڵام بە شێوەیەک بۆمانی دەرەخات من تەسەڕکەم زۆر گەورە بێ هەر جارێ و سوچێکی بە شێوازێک پیشانمانێ. بەڵێ سۆڤان ئێستا جیا لە قەزای چۆمان ئەچینە پارێزگای سلێمانی زانین هەواڵەکان لەوێ چیە چەندە ڕۆژ بە ڕۆژ هەواڵەکان بەداخەوە ناخۆشترە بە بەتایبەت لەسەر توشبوانی کۆرۆنا بەڵام بۆ هیواین کەم دۆخە تێپەڕێ و سلااو لە بێ دیار هاوکارمان دیارمان لەگەڵە دیار جەمال کە بزانین لە زاری ئەوە زانیاریەکان چییە. ڕۆژ باش دیار. بڵێ ڕۆژ باشاژە هەڵبەت ئێمە هەموو بەیانێنێ باسی کۆرۆناکەین بەڵام ئەمڕۆ جیاواز لە کۆرۆنا ئەمێ باس لە تایبەتمەندی پارکی ئازادی بکەم ئێرە پارکی ئازادی لێرە بەیانیان کە وەرزشکارانێکی زۆر لێرە کۆ بنەوە و لە دوای نوێژی بەیانیەوە با ئۆتۆمبیلە تێپەڕەفەرم و ئیشارەوانیە لە بەرەبیانێکی زۆر وەرزشکارێکی زۆر لە گەنج و بەتەمەنەوە یەنە ئێرە لێرە وەرزشەکان کە گروپن هەرێکە و بە جیاواز وەرشەکە هیوا هەیە بەسەر بەخۆی خۆی وەرزشەکە بەڵام لەو کاتەوەی کە هۆڵە وەرزشەکان نزیکەی 15 ڕۆژەکە بێ کە داخراوە ئێرە قەرەباڵغێکی زۆری پێوە دیار ئێمە ئێستا هاتوونێتە ئێرە ئێستا کات بۆ وەرزشکاران درەنگە چووکەوان لە دوای نوێژی بەیانی و زیاتر ئێنە ئێرە منە بچمە لای وەرزشکاران ئەوان بدوێنم سڵاو دەبێ ئێوە لە کاژمێر چەنەوە یەنە ئێرە بۆ وەرزشکردن هەست ناکەن کە پارکی ئازادی لەو کاتێک کە هۆڵە وەرزشەکان داخراوە قەرەباڵغی زیاتری پێوە دیارە بەخێر بناخۆ سەرچاوم ساعات 3 دقیقە من ساعت خەمەسەر جەڕە سوالەسم دەستنوێژەگرم و نوێژەکەم و پێش چوار یەم پارکی ئازادی دەست بە وەرزشەکەم بەڵێ تێبینیەکەم لەوەتی کە هۆڵەکان داخراوە ئێرە قەرەباڵێکی پێوە دیارە بەڵێ ئێوە چ جۆرە وەرزشێکەکەن زیاتر من وەکو شخصی خۆم کە ئێمە ناو پارکەکە دەستەکەم بە ڕاکردن تقریبا 5 بۆ 6 کیلۆمتر ڕاکەم لە ماوەی 36 دقەیە دوایی ئێمە سەر ئەم جیهازانە یاری لەسەرەکەم و لەگەڵ گروپێکە ڕاهێنانەکەین گروپی شاولین پارکی ئازادی بە سەرپەرشتی مامۆستا جەمال و مامۆستا ئەنوەر ڕاهێنانێکی باشەکەین بۆی کە بەرگری لەشمان بەهێز بێت بتوانین بەرگری بکەین لە خۆمان تەندروستێکی باشمانە بێت لەم سەروبەندی کۆرۆنا هەستەکەم زۆرنی ئەوانەی لێرەن کە وەرزشەکەن بەتەمەنی زۆر تێدایە ئایا هۆکارەکەیەوەی کە خەڵک ئەترسێت یاخود بۆ سەحەتی خۆیانەوان پێشتر شەر وەرزشیان کردووە وڵی نیواونیوە تەسەوڕەکەم ینی هەیە باوەڕی پێ هەیە و هەیە ترسێ و هەیە ناترسێ و هەیە بۆ تەندروستی خۆی هەیە بۆ قەڵەویت من شخصی خۆم بۆ تەندروستیم ینی لەوەتی کە وەرزشەکەم من بە هیچ شێوەیەک نەچوم بەلای دەرزی و دەرمان وان و باوەڕشم پێی نییە بەڵێ دەستخۆش منەمە بێمە لای تۆ
بەنگ باش تۆ لە کاژمێر چەنەوە هاتووی واچی وە جۆرە وەرزشەکەت کردو کاتتە ئێرە من چارێکی بێ بۆ چوار هاتوومەتە ئێرە دوو ڕاکردنی دەورانی پارتی ئازادیم کردووە دواییش هاتووم لەم سەکۆیە یاری سیویدی و بەعزێ یاریەکی کەم کردووە ئەنجا دوایی ئەچینە سەر ئەم یاری ئاستانە و یاری کۆنفۆش بە سەرپەرشتی مامۆسانەر و کاکجەمال ئەو یاریاناکە خۆی نانی بەیانی تایبەتمەندی خۆی هەیە ئێوە کەی نانی بەیانە خۆن ئێمە کە ڕۆشتینەوە ئەو کاتە نانەخۆین لە کاژمێر سێ و چوارەوە لە ماڵ دەرەچن نان ناخۆن کە وەرزەکە بەس ئاوەیەنی لەگەڵ خۆمانە ئاوە خۆین بەسی تر دوای کە ڕۆشتینەوە ئەنجا نانەخۆین کەی کۆتایی بە وەرزشکردن هێنن سعات حوت کۆتایی بە یاری کۆنفۆکەمانێت ئەیتر دواتر چیەکەن دوایی ئیتر هەر کەسە بە ئارەزی خۆی هیوایە ئەڕاتەوە هیوایە ئیتر یاری کاکات ئەمێنێتەوە یاری ورگەکات لەبەر تەندروستی خۆی دەستان خۆش بێ لەشتان ساق بێ منمێ باسەوە بکەم کە وەکو خۆشی باسی کرد کە بەیانیان لێرە چەند گروپێکە دیارە گروپی کۆنفۆ هەیە کە بەتەمەن زۆرینی ئەوانی کە ئەندامن لە گروپەکە بەتەمەنن یان بۆ تەندروستی خۆیان لە پێش کۆرۆناش ئەوان وەرزیان کردووە بەڵام لەمان کاتە خەڵکانێکی تر هەیە کە بە هەمان شێوە وەرزەکەن بۆ ئەوەی کە مەناعی جسمیان بەرز بێت تاوەکو بتوانن بەرەنگاری کۆرۆنا ببنەوە بەڵێ سپاس دیار بێگومان ئەمە لایەنێکی جوانیا خود سوچێکی جوانی سلێمانی پیشانە لەگەڵ ئەوەی کە هەمیشە باس دەکرێت کە دۆخەکە ئالۆزە یاخود خەمباریەک هەیە بەوەی کە توشبووان زیاترە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم سوچە جوانە یاخود ئەم لایەنە جوانە و ئومێد بەخشە هەیە کە هێشتا کەسانێکیان گرنگی بە تەندروستیانیان کە ئومێدێکی زۆر باشتریان هەیە بە ژیان دەستی ئێوە خۆش بێ و سپاس بۆ ماندووبوونتان و سپاس بۆەوەی کە بەشدار بێت. بەڵێ هاژە تەمەنێک هەیە تەمەنی ڕۆژژمێرە بە ڕۆژبێر ئەزانی تۆ تەمەنت ئەوەنێ بەڵام تەمەنێکی تر هەیە تەمەنی تەندروستی پێوترێت ئێستا بەم لایڤی کە لەگەڵمانە بوو دیار ئەوەی بەبیر هێنامەوە کە ئەو تەمەنە تەندروستیە بۆ کەسانی کە وەرزش دەکەن هەمیشە 25 ساڵ کەمترە لە تەمەنی ڕۆژمێری خۆیان بۆ نمونە کەسێک ئەگەر 45 ساڵی بێت ڕێک ئەگەر کاتێکە وەرزش ئەکات و بەردەوامە بێت لە وەرزشکردن بۆ ماوەی ساڵێک یان زیاتر تەمەنی 20 بۆ 25 ساڵە بێت یان 20 بۆ 25 ساڵ کەمترە کاتەوە تەمەنی کە پێوترێت تەمەنی تەندروستی و هیوادارین کە ئەم کۆرۆنایی کە ئێستا بەرۆکی وڵاتەکەمان و هەموو جیهانیشی گرتووە بتوانێت کارێک بکات کە وەرزش بە کللتور بکات لە ناو وڵاتەکەمان و بە هەمان چەشن خەڵک بەردەوام بێت لە وەرزشکردن و تەندروستیان بەپێی ئەوە بێت کە تووتی لەکوێ من تاقیب بکەم و بزانم تەمەنی بەڵێ لینکی هەیە بەڵێ یەکێک لە کەناڵی BBC بینیم یەکێک لە بەرنامە تەندروستیەکانی بوو کە لینکێکیاندانا بوو دواتر من لە فەیسبوکەوە بۆ تەنێرم کە لەو لینکەوە تۆ پێوەری هەنێشتە ئەیکەیت پێت ئەڵێت کە تەمەنی تۆ چەنە ئەگەر زیاتر تۆ 12 ساڵ دەرێت ناوانە من زۆر کەم وەرزشەکەم باڵێ هەزاران ڕوودا و بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهان بۆ مرۆڤ و ئاژەڵانیش هاتە ئاراوە بینیمان بیستمان چی لە هەموو جیهان کرد کە هەندێکیان بۆ هۆی تێکدانی هاوسەنگی ژینگە وەکێک لەو ناڕێکیانەی کە بەهۆی قەدەغی هاتوچۆ لە ناو شارەکان و وڵاتەکان ڕۆیان ڕاگررتنی کەرتی گەشتیاری و ڕێگریکردن بوو لە گەشتیاران کە تایلاند وڵاتی تایلاندی بێبەش نەکرد لە زیانەکانی نەبوونی گەشتیار و سەردانیکاران بۆ ئەو وڵاتەوەی کرد لە چەند شارێک مەیمونە برسیەکان ناچار بکات بۆ دەستکەوتنی خواردن دوکان و بازاڕەکان بێت ئەنی بێنە ناو شەقامەکانەوە بینیمان لە ماوەی ڕابردووشە هەنێکیان بۆ هاتنە ناو شار وڵاتەکان کە هەستیان بە ئارامیە کرد بەڵام ئێستا مەیمونەکان لە برسە هاتوونەتە ناو شارەکان و بابی بینیم زین چیە بوزەرێت لۆبۆری یەکێکە لە شارەدێرینەکانی تایلند کە بەهۆی ژمارەیەکی زۆری مەیمون ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم شارەی دەکرد. بەهۆی سەرنجڕاکێشی هەڵسوکەوتی مەیمونەکان گەشتیاران خواردنیان بە مەیمونەکانی پەرستگای برانگ سامی لۆبۆری دەدا و مەیمونەکان پشتیان بەو خۆراکە دەبەست. بەڵام لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەردانی نەکردنی گەشتیاران و پێنەدانی خواردن بە مەیمونەکان هەڵسوکەوتی ئەواژەڵانە لە برسێتی بەرەو شەڕەنگێزی و پەلاماردان گۆڕاوە و هێرش دەبەنە سەر دوکان و شوێنە گشتیەکان کە ئەمەش دانیشتوانی شارەکەی هەراسان کردووە. بەڕاستی دۆخێکی زۆر ناخۆشە. ئێستا هەموو شت پێچەوانە بۆتەوە. پێشتر دەبەوەی ئاژەڵان لە قەفەس بوونە.
بەڵام ئێستا ئێمە لە ترسی هێرشەکانی ئەم مەیمونە هێرشبەرانە دەبێت بچینە ناو قەفەز. بەڕاستی ژمارەیان زۆرە و لە برسا پەلامار بۆ هەموو شتێک دەبن. بە پێی گوتەی پەرپرسانی تەندروستی ئەو وڵاتە لەوەتەی هەڵمەتی دەرمان ڕشێنی شەقام و کۆڵانەکانی ئەم شارە دەستی پێکردووە، هەڵسوکەوتیەوە ژەڵانە زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە و زیاتر شەڕەنگێزی پێوە دیارە. پەلاماری هەموو شت و شوێنێک دەدەن. ژمارەیان زۆر زیاتر بوو و بەراورد بە 1-2 ساڵی ڕابردوو 6,000 مەیمون زیادی کردووە. تەنانەت هەندێک گەڕک چۆڵ کراون بەهۆی دەست بەسەرداگرتنیان لەلایەن ئەو مەیمونانە. ئەمە مەترسێکی گەورەیە بۆ سەرژیانی هاوڵاتیانمان. پیسی و پاشەڕۆی مەیمونەکان لە شەقام و گەڕەکەکان کار دەکاتە سەردۆخی تەندروستی خەڵک. بۆیە دەبێت بیانکەینە قەفەس و دووریان بخینەوە، هەرچەندە ئەمە کارێکی ئێستەمە. کەس بەبیری نایەت کا ڕۆژگار و زەمانێک شاری لۆبۆری بێ مەیمون بینرابێت. بەڵام نەک بەم شێوەیە کە ژمارەیان ئەوەندە زۆر بوو بێت هاوڵاتیان لەو شارە هەراسان کرابن. و لە مێژووی ئەم شارە کۆنا ئەوە یەکەم جارە ڕووداویوە ڕووبدات. بەڵێ هەر شتێک لە سنووری خۆی تێپەڕێت، هەر بێتام و بێواتایەوە، هەر شتێکی لە سنووری خۆی کەمتر بێت هەر بێواتا و بێمانایە. چونکە ئەم شارەیە هێ بۆ لەو شارانێکە خەڵک سەردانی کرد لەبەر سەرنجڕاکێشی کاری ئەو مەیمونایەکی کردویانە. بەڵام ئێستا وایان لێ هاتووە ئەوە بێزاربوون، ئەو پشی لە داماوەیان چواردەوردا بوونیان هێت بجوڵێتەوە لەجێ. جاسۆڤان تۆ بینی ئەو شەربەتەی چەند جوانە خوارد بەبێ قەسەبش بەکارێنە کوردی کردی بۆ ئەوەنجا پەلاماری ئەو دوکانش شێر و پڵگۆ و بابەتانی دانە بۆکو تۆزە بیان ترسێنێت کە ئەو نە پەلاماری هەموو شتێک نێن لە برسا ڕەگی شێتی لەدواوەیان کولا عبارەیە خۆدەوە نیە هێرشی کولا یەتە سەر شارەکەت بەلامانەوە زۆر ئەستەمە جاوەرە ئەگەر مەیمون هێرش بکات سەر شارەکەەوە تۆزە ناڕەحەتترە. بەڵێ ئەجا ناڵێم ئەوە برسێتی وای لێیان کردووە جا تووڕابیان لە زووکە خواردن بۆ تێکا ڤایرۆسی کۆرۆنا و ناباڵانسی دروست کردووە لە ژینگە. با بینە سەر بابەتێکی دیکە کە ئەمە تایبەتە بە ئافرەتان کە سوید پلەی یەکەمی لە ڕیزبەندی باشترین وڵات بۆ ئافرەتان گرتو لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش عێراق بە پلەی 11یەمینە. و بەپێی راپۆرتێکی گۆڤاری بەپێی راپۆرتێکی گۆڤارێک کە بڵاوی کردوتەوە کە سوید باشترین وڵاتی جیهانە بۆ ئافرەتان و لە دوای ئەویش هەریەک لە وڵاتانی دانیمارک و هۆڵەندا و نەرویج دێن لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش عێراق لە پلەی 11مین وڵاتە. ئاماژەش بۆ کراوە کە هیچ وڵاتێک بە ڕێژەی لە 100% بۆ ئافرەت گونجاو نییە. واتە لە هەموو شوێنێک ئەو نەعەدالەتیە هەیە و ماف خواردنیان هەیە، مافیان پێنادەن و مافەکانیان لەگەڵ مافی پیاوان یەکسان نییە. بەڵام چەند وڵاتێک بەراورد بە وڵاتانی دیکە باشترین و هەروەها چەندین جۆری توندوتیژی دژی ئافرەتان دەستنیشان کراون. و دیسانەوە بە پێی ژمارەی دانیشتوان و ڕەگەزی کۆمەڵایەتی و ئاستی ئابووری جیاواز ئەم پلەبەندیە کراوە و پێوەرەکانی دیاریکردنی باشترین وڵات بۆ ئافرەتان کە مافی یەکسان بێت شێوازی مامەڵەکردن و تایبەتمەندی دەوڵەتەکە. سۆفان زۆر جار ئەو وڵاتانەی کە بانگەشەی ئازادیەکەن بۆ نمونە ئەمریکا کە زۆرترین پێشەلکاریەکرێ بەرامبەر ئافرەتان بە تایبەت بەرامبەر مافی ئافرەتان و پێشەلکردنی مافەکانیان و وەنایەکسانیش لە ناوێنە جگە لە ڕەگەزپەرستی جگە لەوانەش مافی ئافرەتانیش بە هەمان شێوە پێشەل کراوە بە تایبەت لە وڵاتانە. بەڵام هەمیشە لە کوردستانیش باس لەواکرێت زۆر کار لەسەرواکرێت کە مافی ئافرەتان و خۆی بدرێت بۆ هیواین کە ئینشاءالله ئافرەتان لە هەموو دنیا پارێزراو بن و دووربن لە هەموو پێشەلکاری و ناخۆشیەک بەگشتی هەموو ڕەگەزەکان بەڵام بە تایبەت ئافرەتان. بەم شێوە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 من و هاوکارم هاژە لەگەڵتان ئەم کاتژمێرە بەردەوام بووین وەستاف هەڵی ئەوەی دابووکە جوانترین و باشترینی زانیاریەکانتان بۆ ئامادە بکات و کۆتایی دێنین بە پرۆگراممان و تا سبەی خەچالە هەر شاد بن.